خەڵکی بە شەرەف و ستەمدیوی کوردستان وێڕای سڵاو و ڕێز بۆ ئێوەی بەڕێز بەهۆی ئاوەرکەوتنەوە لە چیای ئاوێری شاری سنەی قارەمان کە بۆتە هۆی برینداربوونی 7 کەس لە ژینگە پارێزەکانی کوردستان و گیان لە دەستان یان گیان بە خەتکردنی 3 ڕۆڵەی ئازا لەو 7 کەسە لە ناخی دەروونەوە خەمبارین لە هەموو خەڵکی کورد و بنەماڵەی هەمویان سەرخۆشی دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. هیوادارین لەم کاتەدا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕێکی ماڵویانکەر باڵی بەسەردا کێشاوە ئاگامان لە ژینگەی وڵاتەکەمان بێ و کارێک بکەین کە کوردستان تووشی کێشە و کارەساتی تر نەبێت. لەگەڵ ڕێز و سپاس هەر بژی.